دانانی ڕاهێنەرانی سەرژمێری گشتی دانیشتوان لەلایەن پەروەردەکانەوە لە ئیدارەی سۆران نیگەرانی مامۆستایانی لێکەوتۆتەوە و دەڵێن پرۆسەکە بە حیزبی کراوە و لە دانانی مامۆستایان زیاکاری کراوە. کەسانی حیزبین دانراون کە بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێ لەو بارەوە هیچ پرسێک بە ئێمە نەکراوە و ئەوەی ئەوانیش لەو بارەوە زانیاریان پێگەیشتووە زیاکاری کراوە و خەڵکی حیزبی دانراوە. کەسانی حیزبین دانراون کە پرس بە ئیشی مامۆستایان نەکراوە و ئەو پێوەرانی کە ئەو مامۆستانە سەر ئەساسی دانراون دەستنیشان کراون پێوەرێکی بڵێن یاسایی نییە، تەنها لە بینی خۆیان ڕێک کەوتون دەبواە لە ینی ئەوکو لە ئەساسدەدا بە شێوەیەکی وا کرابایە کە چێ شایستەیەەوە شێ خاڵەکانی تێدایە و شێ ئەکرێت لەو سێکتەرە بەشدار بێت کە ئەنجامدانی بڵێن ڕاپرسیە. لای ئێمە و کۆچیتی مامۆستایان بەڕاستی جێگەی نیگەرانیە، من پەیوەندیشم پێوە کردوون بە هەندێک کەسی پەیوەندیدارەوە زانیاریان نەداوە، ئەوانە ئەساسی دانراون ئەو بەڕێزانە. ڕاستەخۆ کە لە پەروەردە کەساندادانی هەموو حیزبین بەسەر بەلایەنێکن، یعنی پێم سەیرە کە ئەوانە سەر بەلایەنێکن پرس بە کەسی دیکە ناکرێ و لە ناو وەزارەتی پەروەردەکە چەندی مامۆستا لێ هاتوو شارەزا هەیە کۆمەڵە کەسانێکیان دانانە تا ڕادێک احتیمال لە شارەزاییشان بەخەد ئێمە نەبێتن، بەڵام بەبێ ئەوەی کە پرسن پێ بکەن، بەبێ ئەوەی کە یاعازلۆ کەسێکی برێ. یعنی من بەس ئەوەندەم ئاگالێ بۆ کە ڕۆژە گوتم برادری گوتم من ئەوە لە دەورەینە، من گوتم دەورێکی گوت دەوری ئێستا گوتم باشە کوو کەس نەیزانیە، گوتی وەڵاوە لە تەربیەت داوانکان دانرێنێ. لەبارەی گلەی مامۆستایان و ئەو جیاکاریەی کراوە بەڕێوەبەری ئاماری ئیدارەی سۆران بە پەیامی ڕاگەیاند ئێمە لەو بابەتە بەرپرسنین و زانیاریمان نییە، پەروەردە ناوەکانی بە ئێمە داوە. لە هەموو هەرێمی کوردستان 14 هۆڵی ڕاهێنانمان هەبوو، لە ئیدارەی سۆرانی 1 هۆڵمان هەبوو، تقریبا 6 مامۆستا بەشدار ببوون لەو سنوورەدا، ئەوانە دەبنە ڕاهێنەر بوو قۆناغی دوای خۆیان. ئێمە وەکو بەڕێبەرەتی ئامار نووسرامان بوو بەڕێبەرەتی گشتی پەروەردە کردووە کەەوە وانەمێژمان بوو بنێرن، ئەمە هیچ جیاوازیەک ناکەن مابینی مامۆستایانی وانە بێت چون پەروەردە هەڵیان دەبژێریدن، ئێمە بەرپرسنینین لەو ناوانەی لومان دێتن، ئێمە تەنها عادەتی ناوەکانمان داینێ ئەوەندە مامۆستامان دەی بوو ئەو قۆناغی ئیتر ئەوان کێدانێن ئەوان بەرپرسن لەویشە. لە قۆناغی یەکەم لە ئیدارەی سۆران 6 مامۆستا وەکو ڕاهێنەر دیاری کراون و لە ئێستادا لە ژێڕاهێناندان وا بڕیاریشە لە 20 تشرینی دووەم واتە ئامانجی 11 ئەم ساڵ سەرژمێری گشتی لە تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بەڕێوە بچێت، لە کاتێکدا کۆتا سەرژمێری لە ساڵی 1997 بەدەر لە هەرێمی کوردستان بەڕێوە چووە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.